نەمەوێت پیرۆزبایی لە هەموو گەلی کورد بکەم بە بۆنەی هاتنی ئەم ڕۆژە پیرۆزەوە. هەڵبەتە 21 مارتی هەموو ساڵێک کورد سەرجەم گەلی کورد ئاهەنگە ژێڕێ بە بۆنەی هاتنی جەژنی نەورۆزەوە. طبعا نەورۆز جەژنی نەتەوایەتی گەلی کوردە، خەڵک زۆر بە دڵخۆشیەوە دێنە دەرەوە و دێنە سروشتە جوانە قەشەنگەی کە دەیبینن. ئەمڕۆ ئێمە لە پارێزگای هەڵەبجەی خۆشەویست وەکو بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و هونەری شاری هەڵەبجە ئەمڕۆ لێرەدا مەراسیمێک سازەکەین بۆ جەماوەری شاری هەڵەبجە، ئەویش بریتێ لە ئاهەنگسازیەک بۆ کۆمەڵێک هونەرمەند گۆرانیبێژ مۆزیسیان لێرەدا ئامادەن بۆ ئەوەی کە ئاهەنگەکە بژێڕن. وەکو دەبینن لە پشتمانەوە ئەو ئامادەکاری هەیە بۆ ئاگرکردنەوە، پاش کەمێکی تر ئاگرێکرێتەوە و هەڵبەتە ئاگرکردنەوە نەریتێکە لەگەڵ جەژنی نەورۆزدا دایمەن بەیەکەوە یەکتری دەناسێنن. ئەمە ئومێدەوارین ئەمڕۆ توانی بێتمان لەم مەراسیمەدا جارێکی تر خەندە بژێڕینەوە بۆ سەرلێوی جەماوەری شاری هەڵەبجەی خۆشەویست. ئەم سروشتە جوانێک کە ئەمڕۆ ئێمە لەداین شایانی ئەوەی کە جوانترین شتی پێشەش بکرێت، بەو ئومێدەی کە حکوومەتی هەرێمیش بۆ داهاتوو بتوانێت لایەشی باشتر لە شاری هەڵەبجەی خۆشەویست بکاتەوە.